ئێمە وەک سەندیکا هەوڵمان داوە و ئەدەین بەپێی ئامارێکی ڕێکخراوی ئاشتی و ئازادی لە 7 مانگی سەرەتای ئەم ساڵەوە ڕێژەی پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامە نووسان و چالاکان بەراورد بە ساڵی ڕابردوو زۆر زیادی کردووە. بە جۆرێک لەو ماوەیەدا 169 پێشێلکاری بەرامبەر بە 272 ڕۆژنامە نووس و دەستگای ڕاگەیاندن و چالاکی مەدەنی کراوە. بەرچاوترین پێشێلکاریەکانیش بریتینە لە 24 حاڵەتی دەستگیرکردن و 20 حاڵەتی لێدان و 64 حاڵەتی ڕێگریکردن لە ڕۆژنامە نووسان. ڕۆژنامە نووسانی کەناڵی ئاسمانی پەیامیش لەو پێشێلکاریانە پشتی شێریان بەرکەوتووە. لە ماوەی 7 مانگی یەکەمی ئەم ساڵ 169 پێشێلکاری دژ بە 272 کەس لە ڕۆژنامەوان و دەستگای ڕاگەیاندن و خۆپیشاندەر و چالاکوان و ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی تۆمار کراوە. 14 کەناڵی ڕاگەیاندن و ڕوبەڕووی داخستن و ڕاگررتنی بەخش بوونەتەوە کە هەندێک لەوانە لە چوارچێوەی ڕێنمایی ڕێخستنی فریکوێنسیە کە ئێمە بە پێی پێوەرەکانی کاری ئازادی کاری ڕۆژنامەوانی بە پێشێلکاری لە قەڵەممان داوە. 24 ڕۆژنامەوان دەستگیر کراوە، 64 حاڵەتی ڕێگریکردن لە ڕووماڵکردن تۆمار کراوە، 20 حاڵەتی هەڕەشەی سەر ڕۆژنامەوان و چالاکوانان تۆمار کراوە. هەرچەندە پەرلەمانی کوردستان چەندین یاسای بۆ باشترکردنی ڕەوشی ڕۆژنامەگەری و ئازادی ڕادەربڕین دەرکردووە، بەڵام ئەو یاسایانە لە کوردستان کاریان پێ ناکرێت. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش دەڵێت لە کوردستان لە جیاتی یاسا مەکتەبی سیاسی حیزبە دەسەڵاتدارەکان بڕیار دەردەکەن و دەیسەپێنن بەسەر دام و دەستگاکانی حکوومەت. بەداخەوە لە هەرێمی کوردستان بە جۆرێک تەماشای ئەم دەسەڵاتانە دەکرێت چ دەسەڵاتی یاسادانانە چ دەسەڵاتی دادوەریە وەکو شتێکی کارتۆنی بەداخەوە تەماشا دەکرێن و یاسایەکانیش زیاتر لەسەر ڕەفەکان کەوتون و کەمتر لە بواری عملیدا کاریان پێ دەکرێت و تاوەکو ئێستا بەداخەوە دەڵێم کە عەقڵیەتی حیزبی لە هەرێمی کوردستانە کاری پێ دەکرێت و لە مەکتەبی سیاسەکانەوە قەرار دەرەچێت 2000 لەو فەرمانگە سەرچیانە کاری پێ دەکرێت. دەستەی سربەخۆی مافی مرۆڤی هەرێمی کوردستانیش پێی وایە ئەگەر کار بکرێت بۆ سەروەربوونی یاسا ڕێژەی پێشێلکاریەکان بەرامبەر بە ڕۆژنامە نووسان و چالاکان بەرەو کەمبوونەوە دەچێت. ڕۆژنامە نووسەکان ئەگەر یاسای مافی بەدەستێنانی زانیاری جێبەجێ بکرێت ڕزگاریان دەبێت لە کۆمەڵێک بابەت کە پێشووتر لە دام و دەستگاکان هەیەیان بووە جیاوازی بەرامبەریان دەکرێت دەیان کەناڵ سکاڵا تۆمار دەکات لە بەرامبەر ئەوەی کە زانیاری بەو نادرێت بە کەناڵی دیکە دەدرێت لەبەر ئەوەی یاساکان جێبەجێ ناکرێن هەماهەنگی باش نیە لە نێوان ڕۆژنامە نووسان و دەستگا پەیوەندیدارەکان لە هەرێمی کوردستان. بەپێی ئەو راپۆرتانەی کە ساڵانە بڵاو دەکرێنەوە لەلایەن ڕێکخراوە ناوەخۆی و جیهانیەکان لەسەر ڕەوشی ئازادی ڕادەربڕین و کاری ڕۆژنامەوانی هەرێمی کوردستان یەکێکە لە مەترسیدارترین شوێن بۆ ڕۆژنامە نووسان بەتایبەتی ئەو ڕۆژنامە نووسانەی کە لە کەناڵە ئۆپۆزیسیۆنەکان کار دەکەن. ئەمەش نیشانەی پرسیاری لەسەر دەسەڵاتدارانی کوردستان دروست کردووە کە بۆچی دانیویان لەگەڵ ئەو ڕۆژنامە نووسانە ناکوڵێت. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.